8 ساڵ تێپەڕ دەبێت بەسەرکردنەوەی کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە ئەڵەبجە. بەڕێوەبەری کاریگەڕی کۆمەڵگەکە دەڵێت لە ئێستادا تەواوی بەشە تەندروستیەکان بۆ چارەخوازان بەردەستن و لە داهاتوودا زیاتر و باشتر خزمەتی هاوڵاتیان دەکەن. سەرجەم پزیشکە پسپۆڕەکان و کۆمەڵێک بەش بۆ پەڕی چالاکی و ئەکتیڤیتیوە لە خزمەتی هاوڵاتیان هەبوون و توانیمانە بە هەرزانترین نرخ باشترین و پڕکوالێتیترین خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە و دەوروبەری بکەین. ئینشاءڵڵا لە ساڵانی داهاتووشا بە هەمان گڕوتین و حەماسەتەوە لەو خزمەتانی کە کردومانە ئیدام و بەردەوامیمانە بێت. لای خۆیانەوە هاوڵاتیان کار و خزمەتەکانی بەخشین بەرز دەنرخێن و هیوادارن بەشی زیاتر بکرێتەوە نەخۆشخانەیەکی گەورە فراوان بۆ خزمەتی زیاتری خەڵک دروست بکرێت. ئەگەر باشتری تیشکەن باش ساکاوڕا هەیە هیچی نییە تێ لێ مەلا ئەزای بکەن شتێکم تری لێسێن هەر باش لە 185 زیاتر کاراسانیان کردو بۆ خەڵک کاورایەتی پێنیە ڕابۆ سلێمانی لەوێ عادەیەکە 150,000 200,000 ناری تێچێ لە بەخشینایکە 89,000 ناری تێچوە ڕاتۆ ناو ماڵ و مناڵەکەی خۆی ڕێکەوەبانەکەیشمان بگرەوە کارەساتی دڵتەزیێنە لە هەفتەیەکە 4 جار 5 جار دەستخۆشیان لەکەم ئەگەر بێت و هاوکاری خەڵکن هەتاکو حەسکەم سەرکەوتون یاخوا لە شیانسە. ئەکید لە دکتۆرەکان ئێمە باشترین دکتۆرمان لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین هەیە بەبراورد بە شوێنەکانی کەوە لە ڕووی تەنانەت لە وەستی شوونەژوورەوەی دکتۆریش جیاوازە لە شوێنەکانی کە ئەتوان بڵێن سیارێکی زۆر کەمە کەوە وەکو یارمەتی و هاوکاریەکە بۆ نەخۆشدانراوە. لە ڕۆژی 11 دوای 2017 کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە ئەڵەبجە دامەزراوە و بەڕووی هاوڵاتیانی ئەڵەبجە و راماندا کراوەتەوە. هەموو ساڵێک لەو بەروارەدا کۆمەڵێک داشکاندن و ئەڤەری تایبەت ڕادەگەێنرێت. وێڕایەوەی بەردەوام بەخشین ماڵێکە بۆ هەژاران و کەندەرامەتان و چارەسەری برینەکانیانی بێ بەرامبەرتێدا دەکەن و لە سەرجەم بەشە پزیشکیەکانیشدا داشکاندن بۆ هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی کراوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.